بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیار هەم ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نووری چاو تاجی سەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەتتان شاد بۆمەوە. ئێمە لە دوو حەڵقەی ڕابردوو باسی حەقیقەتی دژمنکاری شەیتان و کارەکانی شەیتانمان کرد. ئەمڕۆکە باسی ڕێگاکانی ئەو ڕێگانەی چین کە ئێمە پێ تووشی ئیبتیلا دەکا، کە تووشی گوناح دەکا، کە تووشی لادانمان دەکا. تەبەن شەیتان کۆمەڵە ڕێگای تایبەتی خۆی هەن کە بەو ڕێگایانە بەڕاستی ئێمە دوور دێختەوە لە خوا و لە ڕێی حەق و لە ڕێی ڕاستی. یەکەمین ڕێگا کە شەیتان دەگریتە بەر بۆ هەڵخەڵەتاندنی ئێمە شەهەواتە. یەکەمین ڕێگا ئینسان لە دەرکەی شەهەوات لە بۆی دیتە ژۆرێ. بەڕاستی دەبی ئینسان زۆر ئاگەی لە خۆبی لە کاتێک کە شتێک بۆنی شەهوەت و تامی شەهوەت و ئیثاری شەهوەتی تێدایە. یعنی هەر شتێک کە تەمەشا دەکەی، هەر شتێک کە جێت لێ دەبی، هەر شتێک کە تەعاملی لەگەر دەکەی، بەڕاستی ئەگەر زانیت ئەم شتە بۆنی شەهەواتی لێدێ و حاڵەتێکی شەهوانی تێدایە، تەبەن بە حەڵاڵی نەهرێم بە حەرامی زۆر ئاگدار بە، چونکە شەیتان ئەوە لە بیدایەتی ڕێگەیەکەی دەوێت خەرەتێن. کەواتە یەکێک لە هەرە ئەسلیحەکانی بەقوەتی شەیتان کە ئێمە پێ لە ڕێلا بدە شەهەواتەکانمانە. خاڵی دووەم تووڕەبوون، دەرکەی تووڕەبوون. سوبحان الله، سان هەر کاتێک کە بەڕاستی تووڕەبوو ئەو وەختی شەیتان سواری سەملی دەبی. چۆن ئینسان کە شەهوەتی هەستا شەیتان سواری سەملی دەبی بۆ ئەوی تووشی گوناحی بکە بە شەهوەتەکەی، عینەن ئینسان کە تووڕەش دەبی سوبحان الله شەیتان سواری سەملی دەبی لۆ ئەوەی سەد غەڵەت و سەد کوفر و بێسەروبەری پێ بکە. چەند کەس سوبحان الله لە تووڕەییدا کوفری هاتیتە دەر لە دەو، چەند کەس لە تووڕەییدا ژنی تەلاق داوە، چەندێک لە تووڕەییدا قسەی ئەوەندە نابەجێی لە دەو هاتە دەرێ کە عومرێک دەی پەشیمان بوویتەوە تازە بەڵام قسەکە لە دەوی هاتە دەرێ. کەواتە بەڕاستی ئینسان زۆر جاران شەیتان لە کاتی تووڕەبووندا هەموو کارێکی خراپمان پێ دەکات. بە خۆتان دیتان ئەو بەستە زمانی لە بەنزیخانەکەدا هەر لە نوقتەیەکی تووڕەبووندا شەیتان سواری سەملی بوو سبحان الله وەی کرد کە سێ کەسی بکوژیتن. کەواتە شەیتانە بەڕاستی لە نوقتەی زوعفی توودا کە تووڕەیە ئەو وەختی کە دەزانی عەقڵەکەت کۆنتڕۆڵ نییە، کە دەزانیش تووڕەبوونەکەت عەقڵی کەس کردووی ئەو وەختی دێتن یەکسەر سواری سەملت دەبی، ئەوزە هەموو هەڵە و غەڵەتێکت پێ دەکات. جا کوفر بی، تەلاق بی، کوشتن بی، مارکاونی بی، هەموو شتێکت پێ دەکات. ئەمە زۆر خەتەرە. خاڵێکی تر حەسەد. سبحان الله شەیتان لە حەسوودیدا دێ ئیشت لەگەڵ دەکات. تەبعاً کاتێکە تەمەشای نیعمەتێکی برات دەکەیت، تەمەشای نیعمەتێکی موسڵمانان دەکەیت، ئەو وەختی شەیتان دێت بزانە خوا دایتێت و دایتەوی نەیدایتێت و بزانەت چی دایتێ، بزانەت چۆ سیارەی هەیە، بزانەت چۆ ژنی هەیە، بزانەت چۆ قەمەرەی هەیە، چۆ ئیشی هەیە، چۆ پارەی هەیە. سبحان الله ئاگرێکرد لە ناو هەناوی دەکاتەوە تاکو ئەتوو سبحان الله یعنی یەکسەر حەسادەتی پێ بکەیت. حەسادەتیش چییە؟ تەمەنا نیعمەتە زەوال الخەیر، بە دڵ حەز دەکەی خوا لەوی بستینی بداتە تو، کە ئەم حەسەدە یەأکل الحەسەنات کەما یەأکل النار الحەطب. هەموو چاکە تەخوا کە چۆن ئاگر ئەوە داری چاک و پخت یعنی لاوەز ئەکا و نایهێڵێ و ئەیکاتە ڕژوو. خاڵێکی تر
لەوانەی کە شەیتان زەفەرمان پێ دەبن دەرکەیەکی تر لە دەرکەکانی شەیتان تێر خواردنە الشەبع ورگت پڕ خواردن بکەی بەڕاستی ئەو وەختی شەیتان هەم نوستنت قڕز دەکات دەرە بنۆ سرحان بکە سەد نوێژت بچی بە خەبەرت ناینی نوێژی شەو نوێژت نوێژی بەیانیت هەموو لێ دەسوێنیتن یان تەمبەڵی شت دەکە لە عیبادەتدا وەدەکە هەم خەوت بێ عیبادەتت پێ نەکرێ و هەم خەوت قڕز بێ عیبادەتت لە قیز بچێتن سبحان الله بەڕاستی تێربوون زۆر خەتەرە بەبیرتان دێ گوتمان چوار ژەهری دڵ یەک لەوانە تێر خواردنە یعنی تکۆ بە تێر خواردن بەڕاستی شەیتان دێتن سەد خراپە و بێسەروبەریت پێ دەکا خاڵێکی تر لەوانەی کە شەیتان دێ زەفەرمان پێ بە عەجەلەکردنە تەقریبەن بەپەلەی هەموو ئیشێکت بەپەلە پێ دەکە نوێژە بەپەلەیت پێ دەکە کاری خێرە بەپەلەیت پێ دەکە هەموو شتت بەپەلە پێ دەکە ئەم عەجەلێ وەلعەجەلەتو منە الشەیطان بەڕاستی ئەم پەلەکردنە وەلێ دەکە کە بەڕاستی ئەتو تووشی تەهلوکە و تووشی ماروێرانی بی چونکە هیچ کاتێک پەلەکردن خێری تێدا نییە مەگەر نوێژ وەختی دابێ زوو نوێژەکەت بکەی مەگەر کەسێک مردبی زوو بیشارنەوە ئەگەر نا بەڕاستی پەلەکردن دە هیچ کاتێک خەیر نییە بەڵکو ئەناەت و دەسەرخۆی و هێوری و ئارامی خێر و بێری تێدایە خاڵێکی تر لەوانەیە کە دەرکەی شەیتانە ڕەزیلی سبحان الله ئەوەندە چاوت تەنگ دەکا ئەوەندە چاوت برسی دەکا ئەوەندە دڵت برسی دەکا ناتوانانی یەک دەرهەمی لێ خۆشت خەرج بکەیت چ دای بکەی خێر چ دای بدەی پیاوەتی و چاکە و حەسەنات شتی ئەوها نییە حتا لۆ خۆشت لێ ناگەڕێت سەرفیکەی لۆ خۆشت لێ ناگەڕێ بە ئیسرحات بژی جا ڕەزیلی دوو جۆرە هەیە بەخۆی ڕەزیلە هەشە ئەمر دەکا بە ڕەزیلی نەک بەخۆی ڕەزیلە وەیەئمرونە الناسە بالبخلی خەڵکی سار دەکاتەوە لە خێر و پیاوەتی و چاکە و فێرە ڕەزیلیان دەکاتن کاکە و پارەی هەگرە دنیا هزار مقدرە خوا دەزانێ حەربی عالەمی سێیەمدا بێ وەڵڵاهی عێراق دەکەوتە بنی دنیای و یەک فلزدا یەک شت نامینێ و یەک خواردن نامینێ ئەو وەختی 2 دینار بەکەل کردێ ئەو لەختی دۆلارێک بەکەل کردێ وات دەترسێنی وەیخەویف الله و شەیتان یەک لە عادەتەکانی ئەوەیە کە بەندەکانی خوای گەورە دەترسێنی وەیخەویفهم یان دەیان ترسێنی بە فەقیری چاو چنۆکیان دەکات چاویان برسی دەکاتن بزانە سبحان الله یەکێک لە بابی ئەوەی کە شەیتان لێمان بێتە ژۆرێ کە ڕەزیلیە جا ئازیزانی من کە شەیتان دەوێت لە دەرکەچی لێت بێتە ژۆرێ بە دەشت لێت بێتە ژۆرێ بە دەشت یعنی ئەوە بە یەک شت نییە بە یەک خوتە نییە بە یەک عەمەلیە نییە نا بە دە جۆر بە دە نەوع لێت دێتە ژۆرێ بە دە نەوع لە دەرکایەکەی دێتە ژۆرێ نەوعی یەکەم ئەوەل جاری خاترەکە هەر شتەکە و بە مێشکت دادێ هەر شتەکە و بە دڵت دادێ خاترەکە ئەو وەسوەسەکەیە شتەکە بەناو مێشکت دادێ ئەرێ لۆ ئەو گوناحە نەکەم ئەرێ لۆ ئەو بەرتی لە وەرنەگرم ئەرێ لۆ ئەو دزیەی نەکەم ئەرێ لۆ ئەو ئیشەی نەکەم هەر بە خەیاڵت دادێ ئەوەها بزانە ئیستیزابەی تو کووە ئەگەر یەکسەر خەیاڵەکەت فڕێدا یەکسەر ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم خوایە خۆم دەگرم بە پەنای تو لە شەیطانی نەفرەت لێکراو سبحان الله لێ دوور دەکەوتەوە خاترەکەش دەڕواتن ئەمما ئەگەر زەینی لە خاترەکەت ڕاگرت ئەو جارە دەبتە فیکرە لە دوو خاترە دەبتە فیکرە بەناو مێشکت دادێ ئەو جارە زوڵە زوڵ دەکە ئەرێ کورە وەڵڵاهی خۆ ئەمیش محتاجم بە قورئان پێویستمە کۆ لە ئەو پارە نەزم خۆ ڕێکەتە لۆ ئەو گوناحە نەکەم وای چەند خۆشە ئەو گوناحە چەند محتەرەمە چەند باشە کورە خۆ مەحرومم لە زۆر شت مەحرومم ئەوە دەیکاتە فیکرە بەناو مێشک و دڵی دادە هاتو چۆ دەکە خاڵی سێم ئەو زارە ئەو زارە دەیکاتە هەم دەیکاتە هەم یعنی دەیکاتە قەزیە دەیکاتە ئەوەی کە لەدوی بچی کە جوان فکری دەکاتەوە جوان زەینی بداتێ نەک ئەو جارە خاترە نییە فکرە نییە نا هەممە هەم دەبێ ئەم ئیشە هەر بکەم ئەوە غەمی منە ئەوە احتیاجی منە ئەو پێویستی منە بزانە ئەو جارە لە پاش هەمەکەی العەزم
ئەو جارە خوتەی دادەنێتن کە زێبەزێ بکە عەزم و جەزمی دەکا کە زێبەزێ بکە ئەلێرە ئێمە گوناحما دەگاتێ حتا نە لە خاتیرەی نە لە فکرەی نە لە هەممی خوا گوناح ناگاتێ خوا گوناح لەسەر نانووسیتن بەڵام کە کردتە عەزیمەت یعنی بڕیارتدا بیکەی نەیکەی تازە گوناحەکە دەگاتت کو عەزمت لەسەردانە وإذا عزمت فتوكل على الله خواهی گەورە بە محەممەد المستەفا ئەفەرمی صلى الله عليه وسلم هەر کاتێک کە عەزم و جەزمت کرد تەوەکل لەسەر خواهی گەورە بکە کەواتە ئەتوش لەو گوناحەدا لەو بێشەرعیەدا لەو بێفەرمانیەدا لەو خراپەکاریدا عەزمت کرد عەزم و جەزمت کرد کە بیکەی احتیمالە لە بۆ ڕێک نەکەت احتیمالە ئیشەکە لەوێ نەبوو احتیمالە درەنگ چوو بووی احتیمال بوو نەمابیتن احتیمالە ئەوانە هەمووی تازە گوناحەکەت کرد کە تۆ عەزم و جەزمت لەسەرەوە بوو کە ئەو گوناحە ئەنجام بدەیت خاڵێکی تر پاش عەزمی فعلا یەکسەر کە عەزمت کرد یەکسەر تۆ ئیشەکەی دەکەی دانە چەند بە جوانی و بەهێوری و بەهێواشی و بە جوانی ئەو شەیتانە هات کە ئەو ئیشەی بە تو کرد ئەو جارە پاش فعلەکە ئەو گوناحەکەت کرد وەنیە ئەو بێ ئەمریەکەت کرد ئەوە بێ سەروبەریەکەت کرد ئەو جارە لۆ دەکاتە عادەت هە پێت تەرک نەکرێ ئەو گوناحە هە نەتوانی تەرکیکەی بە قورئان مامۆستا زۆرم حەزەیە ئەو گوناحە تەرکەم بەڵام ناتوانم غالب بووە لەسەرم عەقڵ و مێشک و دڵی داگیر کردم ڕاست دەکەی خاتیرە بوو ئەوە زاری فرێد نەدا ئێستاش فعلا ئێستا تەعەودت لەسەر کردووە معتاد بووی لەسەری تا لە هەر گوناحە بووی کە معتاد بووی تازە وێرانی کردی چونکە واسینانی معتاد زۆر زەحمەتە لەوەی کەوا یەک دوو جاران ئیشەکەی کردووە پاش عادەی ئەو جار دەکاتە سلووک ماشتێکی دەکاتە تەبیعی سلووکی خۆیتی یەکێک لە سلووکەکانیتی یەکێک لە ئەخلاقەکانیتی یەکێک لە هەڵسو کەوتەکانیتی ئەم گوناحە کردیتە سلووکی خۆی زۆر بە ئاسایی لە بۆی دەچی ڕێکی دێخی ئەنجامی دەدا بەبێ ئەوەی هیچ خەوف و هیچ شتێکی لە دڵ پەیدا ببی هەتا فعلەکە ترسە بوو کە کردیتە عادەش هەر دەترسەی بەڵام کە کردتە سلووکەکی دائیمی خۆت ئەلێرە وێران دەبی پاش سلووکی ئەوجە ئەلموجاهرە وی لێدی ئاشکرای دەکەی زۆر بێمنەت ئەو گوناحی باز دەکەی لەناو خەڵکی لەناو برادەرەکانت والله ئەمن ئاوا دەکەم ئەمن ئەو هەم کردیە بە ئیفتیخارەوە باز دەکەی هەمی خەڵکیش لەسەر دەدەی کە بیکەنەوە ئیشە زانم مجاهرە بەبێ منت ئاشکرای دەکەی بەبێ سڵینەوە بەبێ ئەوەی بترسیت بەبێ ئەوەی خەوفەکە لە دڵدا بێ بەبێ ئەو فکر کە ئابڕوت بچی زۆر بە اعتیادی گوناحەکەی بە ئاشکرا ئەنجامی دەدەی و بە ئاشکراش باز دەکەی و بە خۆشت باز دەکەی سبحان الله حتا ستر بوو حتا کەس نەیزانی بوو قابل بوو کە خوا لێت خۆش بی قابل بوو کە خوا عەفوت بکە بەڵام مادام سترت کرد بەخۆت ئابڕووی خۆت برد مادام مجاهرەت کرد ئاشکرا کرد تازە بەخۆت ئابڕووی خۆت برد تازە خوا لێت خۆش نابێت کە بەخۆت ئاشکرات کرد بەخۆت ئابڕووی خۆت برد بەخۆت لە مەزلیس دانیشتووی باسی ئەو هەموو علاقە بێشەرعیانە دەکەی کە لەگە خەڵکی هەتا ئەو هەموو دز و گەندەڵیانە دەکەی کە لەگە خەڵکی هەتا ئەو هەموو بێسەروبەریانە دەکەی کە لەگە خەڵکی هەتا هەر بە ئاشکرا احتمالە زۆر جاران فەخریش پێ دەکەی ئیعتیزازیش پێ دەکەی کە ئەتوو ئاوهای بەو شێوە ئەو گوناحەی دەکەی پاشەوەی کە بووە مجاهرە ئەو جارە ئەفضەلالە خەڵکی لۆبان دەکەی کە بێ ئەو گوناحەی بکەی کاتە لێت ئەبتە گومڕایی لێت ئەبتە تاریکی لێت ئەبتە سەرشێواندن خەڵکیش دەگە خۆ سەردەشەوێنی بانگی خەڵکیشی دەکەی لە بۆی کەوا کە ئەو خەڵکە بێ بەڕاستی ئەو ئیشێکی باشە کارێکی باشە ئەو گوناحە شتێکی خۆشە ئەو گوناحە شتێکی زۆر زۆر باشە نۆرمەڵە هیچ دەگۆڕێنێ ئێوە زەبانن دەترسێت سبحان الله خەڵکی بۆ بانکەی لە بۆ ئەو گوناحەی لە بۆ ئەو تاریکیەی ئەو گومڕاییەی آخر شت کە هەموو ئەوانت کرد ئەوجا آخر شت تەکون من ئەصحاب السعیر چکە شەیتان عادەتی هەیە کە بانگتان دەکا لتكون من أصحاب السعير راسي أو زارة أتكاتا بشق لأجري جهنم بشق لخاوني سعير كأجري جهنم سبحان الله عزيزانم براسي شيطان زور في لاوية لقر إيما كديك طبعا خالتي تريش باز بكم لناو جيان ماندا بوشيوة تدرزة دي لبومان شيطان بزانا كو لە خاتیرەوە لە بۆ
فكرة هاد لبو هم هاد لبو عزم هاد أو زارة بنوع تشيت كيها تعاملي يكميش شيطان ده كفرت بيبكا لقناحة كان أول زاري هر جناحي كيف بيدك كفرة أول زاري لقناحة كان كفري بيقوشة أجل نيتواني كافرتك أجل نيتواني توشي شركتك أجل نتواني هل تقرنت ولا إسلامتي أو زارة أو زارة بدعة بيدك الزاري دون بدعة اشتيكا كلا صار أصل شريعة الإسلام نكرايا وان لسا سنة محمد المصطفى نكرايا ولا شريعة الإسلام زينا بيتوا بدعة بيدك اشتيكا بناوي دين ليكي بلام أصلا دينية اشتيكا بناوي إسلام ليكي أصلا إسلام ريالي لسا ندايا كل أمر ليس علينا كل أمر ليس عليه أمرنا فهو الرد هم اشتيك كبراسي أمري بيغمبري لسنبي للشريعة زينا بيتوا أو إيش الرد ذكرته أجر بدعشي بينكرا أو زارتين معصية توشي جناح دكا جناحش أجا حتى بي بكري جورك توش دكا نجس كا أجا بينكرا جناح جورك توش كا جناح جسكت توش دكا سبحان الله بزانا هدي لو ديت خواري لكفر بينكرا ديت بدعة لبدعة ديت معصية فلينيا لمعصية دا وزارتين معصية جورا كانت بيبكا جناح جورا كانت بيبكا وأجل نيتواني بلام جناح جسكت كانت بيدكا أو زارة أجل ما يوزبوا أتو جناحي جورناكي جناح جسكا كانت بيدكا أو زارة دي بمباحات بشتي مباح أو شتي كهيز قليشي لسنية الشرع وشتي لخد باغذيوا بياسي بكي سفر بكي خواردني خوش بخوي شتي خوش وجوان ببيني أو أنا مباحات وي أنا ترفيهي أو شتاني كإنسان رياضي لكم ملواني لكم أو دات مشغول دكا بو مباحي حتى الزور شتي قورا لقيز بسيطة سبحان الله بزانا أم في الله بزانا أم خطوة زيركي هندد نيتواني كفرت بيبكا نيتواني بدعات بيبكا نيتواني قناحي قورا وقسكت بيبكا أو زار الدين لوشتاني كزائز كمباح كحلال أو انت مشغول دكا بحلالكي سبحان الله شتي زور قورا لقيز دسي خيري زور قورا لقيز دسي ذكري خواهي قورا زور لفكر دكي أو انت خريشي ببياسي أو انت خريشي بهامشوي برادران أو انت خريشي بقران وسوران أو انت خريشي مثلا بشتي بيلاوشي سبحان الله واللي دكا بو مباحي زياتر وزياتر تو مشغول بي لذكر إخوة لما مشغول بي لهم قيامتك مشغول بي كزياتر برو إخوي رب العالمين بسي خالي شي تركا شيطان لباش أو كمباحش دزاني لمباحة كش درقة النعي أو زارة تو خير اللي بيشا خير كان قورية خير كان بسوكة دي بخير بسوكة كي مشغول الدكا سبحان الله بزانا أو خير قوري لقيزة دا دي خير بسوكة كت لا شيرين دكا خير بسوكة كت لا قرين دكا خير بسوكة كت لا نهيم دكا بزلو أو أزلو باداشي كم تلوار قري سبحان الله بزانا عزيزانم شيطان بس فيلو بس حيلكو بس مبالو ريك كديت ناوجيان مانو ديوئي مهر بخرتينيتن خوشويستانم لحلقي داتو باسي شازده خطوي شيطان تان بودكم دلكاتي جناح وشش لكاتي تساكدا صون ديوي هرمان بخرتيني تاكو ديدار بخواي قورتان دسبرم والسلام عليكم ورحمة الله وبركاته